جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز لە تەوەری یەکەم لەگەڵ بەڕێز سەرنوەر حوسێن ئەندامی ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان هەروە لە تەوەری دوم لەگەڵ عەزیز ڕەوف مامۆستای زانکۆ ڕۆژنامە نووس تاوتوێی دۆخی ئازادی ڕۆژنامەگەری دەکەین کاک کەنوەر بەخێر بێن سەرەتاگەر لەوە دەست پێ بکەین ئێمە لە کوردستان ئێستا چەند ڕۆژنامە نووسمانەیە یاخود ڕۆژنامەی نووسی ڕاستەقینە کێیە؟ زۆر سپاس بە جەنابەت و پیرۆزبایی یادی دامەزراندنی 120 ساڵی ڕۆژنامەگەری کوردی لە ڕۆژنامەنووسان و بەتایبەتی بنەماڵی میقداد بەدرخانێک لە ڕاستیە لە هەرێمی کوردستان ئێستا ئامارە ناڕەسمیەکان باز لە بوونی 15,000 ڕۆژنامە نووسەکەن و نزیک لەوانە 8,000یان لانی کەم ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان 8,000یان لانی کەم ئەندامن وانی تریش لە دەروی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە کاتێکا بوو معلوماتی جەناب لە وڵاتێکی وەکو ئێران 8,000 ئەندام 8,000 ڕۆژنامەنووسێ لە تورکیا بە هەماشەوە 8,800 ئەندام هەیە کە جەمعیەتیان نزیکەی 90 میلیۆنە ئەمە بۆ خۆی ئەم ڕقەمە پێمانڵێ کە بارودۆخی ڕۆژنامەنووسی لە کوردستان خراپێنێ بەپێی یاسای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و یاسایکاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس کەسێکە کە لە یەکێ لە کەلانەکانی ڕاگەاندن کارەکە بەڵام لە ڕاستیە ئەم پێناسەیە کافی نییە ڕۆژنامەنووس کەسێکی شارەزا و پسپۆرە لە کەناڵێکی ڕاگەاندن کارەکە و پابەندی یاسا و ئیتیکی ڕۆژنامەنووسی و معیار و پەیوەرە نێو دەوڵەتیەکان و پاراستنی هەموو بەها مرۆڤایەتەکان باشە پێ دوای لە 8,000 کەندامی سەندیکای ڕۆژنامەنووسان چەندیان بەڕاستەقینە ڕۆژنامەنووس بن ڕۆژنامەنووسی بندیواریش تێدا نیە ئەگە بەڕێی من بێ لەوە 8,000 من تەسەورەکەم لەوانەیە 400-500 کەسی ڕۆژنامەنووسی حەقیقی بێ بەڵام تۆ لەوانەیە بپرسی بڵێ بۆ وەرتانگرتنەوەانە بۆ بوون بە ئەندا زانی لێرە هەموو ڕێکخرا و ڕێکخراوی سنفی و سەنعەتی ئەوانە بە جۆرێک خەڵک هەزەکە ناسنامەکانی پێبێ ئەندام بێتیایە و زۆرتریش مەبەستەکە ئیمتیاز و وەرگرتنی زەویە ئیمتیازی شەخصی هەوێ نێو دەوڵەتیە ئەوەیە بەڵام لە ئەسڵا فۆرمی وەرگرتنی ئەندامێتی لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ینی ئەو فۆرمەڵەیە کە ئیشی پێکرێ غەڵەتە ئەمە دیوێژێتی دیوەیەکتریشی ئەوەیە خودی کەناڵەکانی ڕاگەیاندن بەرپرسن لەوەی مەسەلەن تەیدی هەموو کەسێکیان کردووە بە ئەنواع جۆرا و جۆر ینی سەندیکای ڕۆژنامەنووسانی کەسیش وەرنەگرتووە کە کەناڵێک تەیدی نەکردێ ممکن نیشتیوە باش بەس بۆ خۆتان چاکسازی ناکەن پێراچوونەوەیەک نییە بکرێ بۆی ئەو فەوزایش چاک بکرێت زانی خۆی فەوزاکە هەموو وڵاتەکەی گرتووە ینی پەرلەمان فەوزایە حکوومەت فەوزایە پەیوەندی هێزە سیاسیەکان فەوزایە ڕێکخراوهای وەکو جۆرا جۆر فەوزایە لە بەرەو سەندیکای ڕۆژنامەنووسان و ڕۆژنامە میدیاش لە هەرێمی کوردستان بەشێکە لەم فەوزایە بەڵام من لەگەڵەوەی جەنابتم مەسەلەن هەر ئێستا لەوانەیە لەو منەڵێم بەشێکی زۆری وازی لە کای ڕۆژنامەنووسیە ناوی نەسراوەتەوە بەشێکی یان کاک حەکیم گرفتەکە زانی چیە گرفتەکە لەم 8,000 هەموو باسیەکەم لەوانەیە 3,000 مهندیسە پۆلیسە ئاسایشە مرورە مەسەلەن دکتۆرە ئەنواع پیشەگەری تایە کە ممکن نیە مەسەلەن تۆ پیشەیەکترت هەیە مامۆستای تایە کە بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووس کەسێک تاوا خۆی تەرخان کردو بۆ ئەو کار یا لانی کەم ئەندامە کارەکانی ئەوان کە خۆیان تەرخان کردو بۆ ئەو کارە کەچی لە هەمان کاتە ئێمە بە هەسەدان لەو ناونیشانە جیاوازانەمان هەیە خۆشی تەرخان نەکردو بۆ کاری ڕۆژنامەنووسی ئەندامی کاراشە ئیمتیازی ڕۆژنامەنووس فعلیەکەشە بە لە کاتێکە من تۆ ناتوانین بڕین لە خەستەخانەیەک داوامی دکتۆری بکەین ناتوانین لە ئاسایش مەسەن داوامی ئاسایش ڕۆژنامەنووسی گرفتەکە لێرە بڵێن هەر نەبووتە پیشە هەموو کەسەی دەتوانێت بێ بە ڕۆژنامەنووس بەس ڕەنگە دەرچوێکی بەشی ڕاگەیاندن ناتوانێت بێ بە دکتۆر نابێ بە مامۆستا پارێزەر بەس بۆ چێم و چین توێژەکانی تر دەتوانن ببن گرفتەکە گرفتە ئەسلەکە کاری ڕۆژنامەنووسی لەرینگشان نەبووتە پیشە یعنی مەسەلەن تۆ ڕۆژنامەنووسی لەم کەناڵە بە پیشە ناناسێنرێ مەسەلەن و هەم بژێوی ژیان دابین ناکە و هەم ڕەنگە بەوەی هۆکارێکەوە تۆ واز لەم کارە بێنی دوورکەویتەوە مەسەلەن کاتێ وەکو هەموو کەسێک کە بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووس مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە مەسەلەن کاتێک کە تۆ تەمەنی ڕۆژنامەنووسی تەواوەکەی خزمەتی ڕۆژنامەنووسی تەواوەکەی یاساکە لە بێ وەکو فەرمانبەرێک هەرنشین بکرێت کەچی مەسەلەن 10 ساڵە ئەم یاسایە لە پەرلەمانە چەندین جار داوامان کردووە مەسەلەن ئەمە سادەترین مافی ڕۆژنامەنووسیش نابێت نەخێر لەبەرەوەی ئەو کە ئەڵەیە مەسەلەن مافی فەرمانبەری دەوڵەتی یعنی چی یعنی ئەگەر جەنابەت 20 ساڵ خزمەت هەیە وەکو فەرمانبەرێک 20 ساڵ خزمەتی کردووە لە سلکی حکوومەت چەند موچەکەیەتی ئەوە ئەنجاوی کە جەناب دێڵی گرفتە ئەسلەکەوەی کە ڕۆژنامەنووسی نەبووتە پیشە و لە هەمان کاتیشە ئەو هەموو خەڵکێکە بۆ بە ڕۆژنامەنووس یەکێکیان پەیوەندی هەیە بەو ئەندامێتی کە لە سندیکاوێکی تریشیە پەیوەندیە بە کەناڵەکانی ڕاگەاندنەوە چۆن دەکرێتە پیشە
پێویستە ڕۆژنامە نووس مثلەن مافەکانی دیاریکرێ و پێویستە امتیازی تایبەتی پێ بدرێ و پێویستە ئەمە ئەو بەشێکی ڕەهندێکی پەیوەندی بە حکوومەت و بە دام و دەستگای دەسەڵاتەوە هەیە و مثلەن ئەبێ ناسنامەیەشی پێ بوو زانیاری پێ بدرێ و ئەبێ کە ڕۆی بۆ دیدارێک هەلی بۆ بڕەخسێندرێ ئەمە دیوێکی تریشی ئەوەیە کە پەیوەندی بە خودی ڕۆژنامەنووسەکەەوە هەیە ڕۆژنامەنووس بێ سادق و ڕازگۆ بێ هەم مثلەن ئیتیکی ڕۆژنامەنووسی جێبەجێکە هەم یاساکان پابند بێ بە یاساکانەوە هەم حاجزێکی ذاتی لای خۆی بێ هەم هەواڵ و زانیاریەکانی ڕاست و دروست بوون کە بە نظری من هەردووچیان گرفتی هەیە و ئەمە بەتەنیا پەیوەندی نییە بە حکوومەتەوەی ڕۆژنامەنووس ڕۆژنامەنووسەکە چییە بۆ ڕۆژنامەنووسان مثلەن هەواڵێکی دەستکەوتووە بۆی کە بیکا بە سەقی سەحەفی بڵاوی کاتەوە لە کاتێکە زانیاریەکانی ڕاستە یا ناڕاستە ئەگەر ناڕاستە هەر نابێ ئەگەر ڕاستە و زەرەر لە تەنانەت زەرەر لە پێگەی کەسایەتی لە خێزان لە کۆمەلگا لە دەوڵەتدایە نابێ بڵاوی کاتەوە بە پێی معیاری نێودەوڵەتی پەیماننامەی فیدراسیۆنی شەرەفی ڕۆژنامەنووسی زانیاریەکە بڵاوە کاتەوە بۆ بە ئەم معلوماتی جەناب بەشێکی زۆری ئەو ڕۆژنامەنووسانی چوونە دادگاکان لە کوردستان کەیسەکانیان دۆڕاندوو لە دادگا چونکە فاکت و بەڵگی دروستیان پێ نەبووە ینی یان با بڵێم خۆی هیلاک نەکردو بۆ گەڕان بە دوای فاکت و زانیاریەکانە مەسەلەن ئەمە چیەکە کاتێک کە تۆ زانیارێک بڵاوەکەی و دروست نییە وەرگر جارێک دوو جار لێت وەرەگرێت دوای مەسەلەن اعتیبارت نامێنێ و مەسەلەن کاتیتە دادگاکان جارێک دوو جار سێ جار کەیسەکانت فاکت و بەڵگەی پێ نییە مەسەلەن دادوەریش مامەڵی تەندروست لەگەڵ ناکە ئەوانە بەدیوی خۆی بەڵام بۆی کە کاری ڕۆژنامەنووسی بێتە پیشە ئەوەی یاسای کاری ڕۆژنامەنووسی بێ خۆی جێبەجێ بکرێت ڕێز لەم یاسایە بگیرێ خۆم یاسایە حکوومەت دەری کردووە یاسای پەرلەمان دەری کردووە حکوومەت دەبێت ئیلزامە جێبەجێ یاسای جێبەجێ کەسە یاسای ژمارە 35 هەیە یاسای ڕۆژنامەگەری بڵێن یاسای بەرزخستنی مافی زانیاریمان هەیە لە 2013ەوە دەرچۆوی تیان لە 2000 یاسای سندوقی خانەنشینی هیچیان جێبەجێ دەکرێت نەخێر لە حکوومەت جێبەجێ نەخێر مەسەلەن یەکەم ڕۆژنامەنووس نابێ بگیرێ بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووسی و کەناڵی ڕاگەاندن نابێ داخرێ بە پێی ئەوە دووەم مەسەلەن ڕۆژنامەنووس هەمان مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە بۆ خانەنشینی و ڕۆژنامەنووس پێویستە دەستی بە زانیاریەکان بگا و لە هەر شوێنێکە پێویست بوو بچێ و مەسەلەن لە کۆڕ و کۆنفرانسە ناوخۆیەکانە پێویستە هەلی بۆ بڕەخسێندرێ بەس ئەمانەکرێت لە یاسای بەدەستخستنی زانیاری ئەڵێ مولزەم من وەزارەتەکان هەم سایتێکی تایبەتیان هەیە بە زانیاریەکانی تێداخڵکەن و هەم ڕۆژنامەنووسان هاوکاری ڕۆژنامەنووسان بکەن کە بەداخەوەی جێبەجێ نەکراوە جێبەجێ نەکراوە باش ئەی وەکو ئەو ڕۆژنامەنووسانی کە دەستگیر کراون ێستا هەر لە دۆسی بادینان سێ ڕۆژنامەنووسێ شێروان شێروانێکی خۆی ڕۆژنامەنووس بوو ئەیاسکەرم ودار زێباری کارچێکیان سزادراون بە تۆمەتی سخوڕی تێکدانی ئاسایش دەبێت ڕۆژنامەنووس ئاوا مامەڵی لەگەڵا بکرێ ئەزانی کاکن یعنی ئەمە چەند ڕەهەندی هەیە ئەم بابەتانە بەداخەوە کە وەکوتم مادام ڕۆژنامەنووسی نەبووتە پیشە بۆ هەموو کەس ناسنامەی ڕۆژنامەنووسی پێیە لەبەرەوە گرفتی زۆر سەر هەڵەدا لەوەی کە ئەمە ڕۆژنامەنووسە یا ڕۆژنامەنووس نییە و ئایا ئەمە دەستگایەکی ڕاگەیاندن بۆ دەستگایەکی ڕاگەیاندن کارەکە یا کار ناکە ئێمە مەسەلەن جەنابەت ڕاستە ڕۆژنامەنووسی لە کەناڵی پێیان بەڵام تابعی حیزبێکی سیاسیشی مانای تۆ ئیشێکی تریشەکەی کەواتە کاتێکە تۆ ئەچی بۆ خۆ پیشاندانێک ئەچی بۆ کارێک پەیوەندی هەیە بە کۆمەڵی دادگەریەوە مەسە ئەو کاتە تۆ ڕۆژنامەنووس نامێنی مەسەلەن کارێکی سیاسیەکەی و بۆ منیش ڕاستە بۆ هەر کەسێکی تیش ڕاستە بەداخەوە لە هەرێمی کوردستان کاری ڕۆژنامەنووسی لەگەڵ کاری سیاست تەواو تێکەڵ بوو هەم پارادۆکسە هەم تێکەڵ بووە یعنی بە جۆرێک تێکەڵ بووە کە ڕۆژنامەنووس جاری وایە لەکوێ پێویستەکە ئەڵێ من سیاسیم لە حیزبێکی سیاسی ژەکەم یان لەکوێ پێویستکە ئەڵێ ڕۆژنامەنووسم ئەمانە مەسەلەن جاری وایە کە تۆ کاری بەڵگەیەک ئەوانەی بادینەن ئەوانەی کە سەدراون کاری سیاسیان کردبێ بەڵگەیەکە یاخود گلەی شێ مەسەرەن لە ڕۆژنامەنووسان لە هەمویان لە سندیکە کەوک و پێویست لەسەر ئەم کەیسە هەڵوێسیان نەبوو لە ڕاستیە ئێمە لەم بارەیەوە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکەمان قسەمان کردووە کە مەسەلەن ئەو ڕۆژنامەنووسانە ئازادکەن بەڵام ئەوەی کە جەنابن لە بیدایەت تاوتت ئەوانە گوایە بە کەیسی جۆرا و جۆر تۆمەتبارن بەڵام لە هەمان کاتە بەڕێی من ئەوەیەکە ئەمانە لەسەر کاری ڕۆژنامەنووسی گیرابن ئەبێ ئازاد بکرێن و چونکە بە پێکاری ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس نابێ بگیرێ خۆ بەداخەوە نەگەوانی بادینان ئێمە شایەدیەوەین لە ماوەی ڕابردوودا سەدان ڕۆژنامەنووس دەستگیر کراوە مثلەن لانی کەم پێنجشەمە دەستگیر کراوە تا یەکشەمە لە زیندانە بوو و مثلەن لەگەڵ خراوەتە زیندانێکەوە کە شوێنی شایستەی نەبووە ڕۆژنامەنووسیش بووە فعلی بووە لە سەکای ڕۆژنامەنووسی ژیراوە کە مەسەلەنەوە خلافی قانونەکەیە بەڵام لە ڕاستی ئەوەی وتم مەسەلەن تۆ دیقەت بە لە کاتی خۆپیشاندانەکانە کە دروستە بێت لە هەرێمی کوردستان
گرفتی گەورە لە بینی میدیایە ڕۆژنامە نووس و دەستگا ئەمنیەکان دروستە بێ ئەویش مەسەلەن ئەوەیە کە دەستگا ئەمنیەکان ئەڵەن ڕۆژنامە نووسەکان خۆیان لێ بێ بە خۆپشان دەر بە هەمان شێوە ڕۆژنامە نووسیش گلەی لە دەستگا ئەمنیەکانەکەن ئەڵەن ئەرکی مەسەلەن لێدان و سوکایەتی ئەگرێتە ئەستەوە پێی وایە کە ئەو ئەرکێتی بۆیە بە نەزەری من لەم حاڵەتانەیە یعنی لە هەر حاڵەتێکە کاک حەکیم کە ڕوەدا ڕۆژنامە نووس پێویستە کاری ڕۆژنامە نووسی بکە کاری پیشەیی بکە کاری میهنی بکە ئەمە بە نظری من دیوە دروستەکەیەتی و ئەمە مانەوێنێت تو ناتوانانی حیزبایەتی بکە توانی سیاست بکە توانی حیزبایەتی بکە توانی هەر کارێکی تری مەسەلەن مامۆستابی چیزی بچیتە خۆپشاندان بەڵام بەڕێی من ئەوەی کە تۆ چیتە خۆپشاندان و کاری سیاست دەکەی نابێت ناسنامەی سندیکای ڕۆژنامە نووسان ناسنامەی کەناڵی پێیان ناسناری کەناڵێکی ڕاگەیاندن بەکاربێنی ئەمە گرفتەکە زۆر کەمێنی ئەوانەی کە بەعکسەوە تیرۆر کراون دەستگیر کراون هەر لە سەریشی ڕۆژنامە نووسیەکە بووە بەڵێ من لەگەڵەوەم ئەوانەی کە تیرۆر کراون بەڵێ ڕاستە ئەوانەی تیرۆر کراون فعلەن ڕۆژنامە نووس بوون فعلەن و نەگەوە کاکەچیم مەسەلەن لە ماوەی ڕابردوودا 1970 پێشێلکاری ڕوویداوە بەرامبەر بە 2046 ڕۆژنامە نووس 1970 حاڵەتی پێشێلکاری ڕوویداوە بەرامبەر بە 2046 ڕۆژنامە نووس لە ساڵی 2010 تا 2020 باش ئەلم 1970 زۆرینەی زۆری ڕۆژنامە نووسە و لەسەر کاری ڕۆژنامە نووسی لی درراوە مەسەن وێنەیەکی گرتووە مەسەن لە خۆپیشاندانەکانە لە هەڵبژاردنەکانە لە ڕووداوێکە کاتۆتە پێشەوە ئەمانە هەمیان لیان درراوە باش خۆمانە ئەمانە وازەحا چێ لێداون مەسەن بەڵام هیچ ئیجراتێک نەکراوە خۆ ئەوەی کە تۆ تیرۆری ڕۆژنامە نووسان ئەگەر بە قسەی دام و دەستگا ئەمنیەکان معلوم نییە خۆ ئەمانە معلومە ئەمانە لە سەرجادە لیان درراوە بە ئاشکرا لیان درراوە بەڵام هیچ ئیزراعاتێک بەرامبەر ئەمان نەکرا دیسان پەیوەندی هەیە بۆ یەکی کاری ڕۆژنامەنووسی نەبووتە پیشە بڕۆ مەسەن تۆ لە خۆت بپرسە ئەگەر پزیشکێک لە نەخۆشخانەیەک لێ بدرێ هاوڵاتیەک لێ بدا دەستگایەکی ئەمنی لێ بدا حکومە لەسەری نایەتە جواب لیژنەی بۆ پێک نایەنێ بە دوواداچوونی بۆ ناکە داوای لێبوردنی لێ ناکە یەک ڕۆژنامەنووسداوانە داوای لێبوردنیشی لێ نەکراوە گرفتەکەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕسمی ئەم پیشەی نەناسیوە ئەمە دیوە ئەسلەکەیەتی و من پێشم وایە بەشێکیشی پەیوەندی بە ڕۆژنامە نووسەوەیە یعنی ڕێزی ئەم پیشەی نەگرتووە بەداخەوەکە مەسەلەن تۆ دیقەت بکە چێ مەسەلەن وای لێ کردووە لە ماوەی ڕابردوودا ڤایرۆسی پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا مەسەلەن خەڵک بە نێگەتیڤ وەریگرێ و نەچێ ئەم ڤاکسینە لە خۆی بە میدیا وای لێ کردووە بۆ میدیا وای لێ کردویان بێ بتوانەی حکوومەت نەخێر میدیا وای لێ کردووە تو ئاز لەوە بێنە بێ بتوانێت حکوومەت زانی میدیا ڕۆڵێکی باشی نەژێڕاوە دواتر کە ڕەخنەی لێگیرا هات ئەمەی تاویز کردەوە کاکە ئەمە نە مۆزوعێکی سیاسیە ئەمە نە مۆزوعێکی حکومیە ئەمە نە مۆزوعێکی زەورد و سەوزە ئەمە نە مۆزوعێکی کۆمەڵ و یەکگرتو ئەمە پەیوەندی مەسلەیەکی ئینسانیە مەسلەیەکی حیاتیە میدیا بە چه حەقێک مەسەلەن لەمە خەڵک ئەترسێنێ کە ئەم ڕۆژنە ئەمە گرفتی هەیە ئەمە خەڵگە کوشی ئەمە کاکە ئەمە شتی علمی نیە تۆ بێشەشی خەڵکیەکەی بۆچی مەسەلەن ئەمە دروستەکەی ئەمە کاری ڕۆژنامە نووسە نا ئەمە کاری میدیایە نا ئێمە مەسەلەن لە شەڕی داعش شایدی ئەوە بووین ڕۆژنامە نووس ئەڵێ پێشمەرگە لە جەرولافیشەشی پێنەماوە داعش گەیشتە هەولێر داعش گەیشتە سلێمانی کاکە ڕۆژنامە نووس شتیوان ناکە مەسەن CNN یەک جار مقابلەی ئوسامە بن لادنی کردووە پێش 11 سپتەمبەر دوجار هاتنەوە بەکاری خۆیان ناوتیان غەڵەتمان کردو مقابلەی ئوسامە بن لادنمان کردو چونکە لە کەناڵەکەی ئێمەوە فتوای جیهادی داوە نابوو ئەو مقابلەیە بکەین مەبەستمەوەیە کاکگەن یعنی ڕۆژنامە نووس بەرپرسیارانە مامەڵە ناکات چ بەپی یاساکە مەسەلەن کاک ئەڵێ ئەگەر ڕۆژنامەیەک هەواڵێکی لەسەر کەسێک بڵاو کردەوە زانیاریەکەی نادروست بوو ئەبێ پۆزش بێنێتەوە کە لە ماوەی 90 ڕۆژ تێپەڕ نەکە و پۆزشەکە لە هەمان شوێن و بە هەمان فۆنت و بە هەمان سایز بێ تۆ لە ژیان تابینیوە خەڵکە پۆزشێگێتەوە مەسەلەن مانشێتێکی نووسیوە لەسەر بابەتێک لەسەر دیاریدەیەک لەسەر کەسێک بە مانشێتی گەورە بە فۆنتی چل بە سایزی نەزانم چی بەڵامە چێ لە لاپەڕێ ئەخیر لە شوێنێکا دایانێ خۆ جێبەجێ نەکردنی یاسایە مەبەستمەوەیە کە تۆ ڕۆژنامەسی ژۆک و پێویست یاساکە جێبەجێ بۆیە چەنە حکوومەت ملزەمە بۆی کە یاساکان جێبەجێ بکە بۆی کاری ڕۆژنامەسی بێپیشە ڕۆژنامەنووسیش ئەوە ملزەمە بۆ یاساکە بەس ئەمڕۆ بڵێن کۆمەڵێک بەیاننامەی دەسەڵاتداران هەبوو لەسەر ڕۆتینە ئازادی ڕۆژنامەگەری ڕەنگە خەڵک بڵێ کێیە پێشێتکاری دەکات ڕۆتینەوە بە ڕۆژنامە نووسان ئەوان بۆ یادی ژنان بەیاننامە دەرەکەن بۆ یادی ڕۆژنامەنووسی ژنان دەرەکەن بۆ یازی ئازادی بەیاننامە دەرەکەن بۆ مشتێ بەیاننامە دەرەکەن قسەکە لەسەر بەیاننامە دەرکردنی قسەکە لەسەر ئەوان ملزەمن ئێستا ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان پاشەکشێ کردووە لە ڕاستیە
ئەگەر پێ دوابێ مەسەلەن ئایا مەجای کاری میدیایی و ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە هەیە ئازادی نییە من پێم وایە ئازادی هەیە لە هەرێمی کوردستان و ڕەنگە لەگەڵ وڵاتانی دەوروبەر زۆریان باشتریش بێ بەڵام لە هەرێمی کوردستان گرفتەکەەوە یەکیان ئەم ئازادیە تێکەڵی سیاست بووە وەکو مەسەلەن تۆ کاکەچیم تۆ مەسەلەن لە چوارچێوەی جارە بۆ معلوماتی جەنابەت ئەکسەریەتی میدیای کوردستان میدیای حیزبیە یان میدیای حیزبیە یان دارگاویە بۆ ئەیدۆلۆژیایەک باش ئەمە کەواتە ئەمە چیەکە مەسەن کە زۆربەی ئەو ڕۆژنامەنووسانش کە من وتم لەوە 6,000 ئەندامە ئەکسەریەتی حیزبین و زۆرتریشی میدیاکاری یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان ئەنجا گۆڕانە کۆمەڵەیەک تو حزابی سیاسی ترە باشە ئەم ڕۆژنامەنووسە ئەم ئازادیەی کە هەیەتی جارە لە خودی ناودام و دەستگاکەی خۆی لە خودی کەناڵەکەی ڕاگەاندنی لە چوارچێوەی حیزبە سیاسەکەیە ئازادیەکەی تا ئەو شوێنەیە کە حیزب ئازادیەکەی پێداوە یعنی ئازادی کاری ڕۆژنامەنووسی یەکسانە بە ئازادی و حیزبە سیاسیە مەسەڵەن حیزبێکی سیاسی ئازادیەکەی زۆرە میدیاکەی ئازادیەکەی زیاترە حیزبی سیاسی ئازادیەکەی کەمترە ئازادیەکەی کەمترە ئەمە بەس بە شێوەیەکی گشتی پاشەقشەی نەکردووە بۆ چوونی بەڕێزت بۆ منە ڕەنگەگەر ڕۆژنامەنووسێکی ڕاستەقینە هەبێ فشاری بخرێتە سەر دەستگیر بکرێ سەرکوت بکرێ فشاری جۆرا و جۆر لە ڕاستیە ئەوە زۆر دروستە مەسەلەن بەشێکی زۆری ڕۆژنامەنووسی چالاک و فعال و پرۆفشناڵ و بەتوانە پاشەقشیان کردو لە مەیدانەکە یەکیان ئەوەیە یەکیان ئەوەیە مەسەلەن بە تۆمەتی جۆرا جۆر دەستگیرەکرێن پێشێلکاریان بەیەکرێ سوکایەتیان پێکرێیان مەسەلەن تۆگە باسی ئازادیەکەی و فەزا سیاسی کە دەوڵەت دروستیەکە بۆ فەرهەمیەکە بۆ ئازادی کاری میدیا و ڕاگەاندن ئەوە جۆرێکە بەڵام مەسەلەن تۆ بابەتێکی باش و ڕژاندوە ڕخنەیەک لە حکوومەت گرتووە لە ڕخنەیەک لە هێزێک سیاسی گرتووە بەڵام ئەو دێ لە پەیجی جۆرا و جۆری ساختەوە سوکایەتیت پێیەکە سوکایەتی بەخۆت دەکات بە خێزانەکە دەکات تۆمەتە بۆ دروستەکە ئەمە بە جۆرێک بە جۆرەکان پاشەقشی ئازادیە و جۆرێکە لە بەڕاستی لە بەرەڵایی لە فەوزا ئەوە دیوێکی تریشی ئەوەیەکە ئێمە جاران پێوەری ئازادیمان بەرامبەر بە کەناڵە ڕاگەیان ڕسمیەکان بوو مەسەلەن ئێمە کە باسی ئازادیمانەکرد لە پەیام باسی کەناڵی پەیاممانەکرد باسی کەناڵی کورسات دەکەین باسی کەناڵی فلانەکەین بەڵام ئێسان ئەم ئازادیە بە جۆرێک لە جۆرەکان شڵەژاوە مەسەلەن سوسیال میدیا ئەبێ پێناسە و تعبیر لە سوسیال میدیا بکەیت سوسیال میدیای جۆرا و جۆر بێناسنامە کە مەسەلەن ئەرکیشی لە ڕاستیە ئەرکی سوکایەتیکردنە ئەرکی لێدانە جوێندانە تەشهیرە کە ئەمانە بەڕاستی لە چوارچەوەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی جێگای نابێتەوە وەجگە لەوە وەکوتم 5 ڕۆژنامەنووس شەید کراوە تیرۆر کراون بەستا ئێستاش ئەوانەی کە مێژوویکیان ئەوانە تیرۆر کراون کاوە گەرمانی سەردەشت سۆرانی مامە حەماویدات هیچ کەسێک سزا نەدراوە بۆچی کەیسەکانیان بڵێ هەرداش خراوە کەیسەکانیان تەنها کەیسی کاک شەید کاوە گەرمیانی خەڵکی لەسەر گیرا ئەوەندەی من بزانم بەڵام بکەری سەرەکی بەڵام ئەو کەیسانەی تر مەسەلەن ئەو کەیسانەی تر هیچ کەسێک هیچ تۆمەتبارێک نەگیرا ئەمە خۆی لە ڕاستیە کاک حەشیم حکوومەت هێرێمی کوردستان خاتە ژێر پرسیارەوە نەک بۆ کوشتنی ڕۆژنامەنووس بۆ کوشتنی هاوڵاتیەک بۆ ئەو هەموو قوربانیانی کە ئەم ماوەی ڕوویداوە خۆکوشتنی ژنان کوشتنی ژنان ئەو هەموو ڕووداوان هەر کەسێک لە هەرێمی کوردستان ئەکوژرێ خۆی کوژێ حکوومەت هێرێمی کوردستان بەرپرسیارە لە ژیان و سەلامەتی و ئەمنیەتی ئەوە بە تایبەتی ڕۆژنامەنووس چونکە بزان ڕۆژنامەنووس پێویستە لەبەرەوەی کارێکیەکە کە خۆ هەر بە تەبیعی کاری ڕۆژنامەنووسی لەگەڵ دەسەڵات هەمیشە مەسەلەن کێشە ملانی و ناکۆچی هەیە بۆیە حکوومەت کاتێک کە بە منی گەرانە قەڵزەبا مەسەلەن ئەبێ پارێزگاری لێ بکە نەک مەسەلەن بکوژەکانی نەدۆزێتەوە بنظری من کوشتنی ئەم ڕۆژنامەنووسانە مەسەلەن ڕۆژنامەنووسی وەکوتم چالاک و فعال و پاشناڵ و ئەکتیڤ کاتمان زۆر کەم ماوە سەبارەت بۆی کە چی بکرێ بۆ کەم ئەو پێشێلکارانەی کە دەکرێن جیاوازیش ناکرێت لەوان کەناڵەکانی ڕاگەیان لە پێدانی زانیاری جۆری پێشەکارەکان چین دەکرێت چی بکرێت بۆ کەمکردنەوە لە ڕاستیە ئەوەندەی من بزانم من کاتی خۆی لێکۆڵینەی کوشم کردووە لەسەر 2 راپۆرت لەو ئامارانە مانی بەشێکی زۆری ڕۆژنامەنووسی کەناڵە حیزبەکان لیاندراوە مەسەلەن لەبەرەوەی وەکوتم ئەکسەریەتی میدیا بەدەست ئەوانەوە زۆرترین ڕۆژنامەنووسیان لە شوێنەکانە هەیە ئەوەی بەڵام ئەوەی جەنابەت دێڵی پێدانی زانیاری لێرە بۆ شوێنێکتر لە شارێ بۆ شارێکتر ئەوزارتی دەرەوەی ئەمریکا بڵاوی کردبووە کە لێرە کەناڵەکانی کێتی نیشتیمانی زانیاری زۆریان پێدرێت لە هەولێر کەناڵەکانی پارتی دروستە ڕاستە بێگومان کەەوە مەسەلەن ئەوە شتێکێکە لە گرفتەکان بەس دەبێت چی بکرێت بۆ کەمکردنەوەی پێشێلکارەکان بۆ ئەو بێسەروبەری کە میدیای سێبەر پەیدا بوو کە شکاندنی یەکتر ئێستا شەڕە جنێ و شکاندنی کەسایەتیەکان چی بکرێت بەڕاستی بە حیزب دەست لەمە هەڵبکرێ
بە پلەی یەکەم چکە زۆربەی ئەو گوێندان و تەشیر و کەناڵی ڕسمی و ناڕسمی معتەبەر و نامعتەبەر مەسەلەن ناسرا و نەناسرا حیزب بەڕێوەیە بە چکە مەسەلەن دامیەکە پشتیوانیەکە و مەسەن پارەی تیا خەرجەکە و چۆنی بیۆ ئاوا ڕاستەیەەکە بۆیە بە پلەی یەکەم حیزبە بێ دەست لەمە هەڵگیری ینی ململانەکانیان ملمانەیەکی تەندروست و سیاسی بێ لەسەر مێزی گفتوگۆ نەگەوەی پەنا بۆ پیج و بۆ ئەکاونتی ساختە و بۆ سوکایەتی کردن و تەشیر و ئەوانە ئەو کەم بۆ خۆم پێم وانە بەم زوانە ئەمە چارەسەر بکرێەوە من نیگەرانیشم لەوەی کە لە داهاتوە ئەم فەوزایە زۆرترە بێ بەردەوامە بێ و کاک حەکیمەوە مەسەلە ئەمە ڕاستە بکەرەکانی چێن کارکتەرە سەرچەکانی لە پشتێمەوە چێن بەڵام خەڵکیش حەزی لەوەیە مەسەلەن باشترین مەقالتۆی نووسی مەسەلەن ناتوانانی 100 لای کۆکەیتەوە خراپترین ئەمە بەس بۆ کاری ڕۆژنامەنووسی ڕاستیە کاک حەکیم ئەمە بۆ فەنیش ڕاستە بۆ وێنەکێشانیش ڕاستە بۆ سیاسەتیش ڕاستە بەداخەوە کە مەسەلەن کۆمەڵگاکە دەرەکەوێت زۆر جاشتی خراپی با تو پرسیارمە شتێکی زۆر بە کورتیمان لەسەر زەوی ڕۆژنامەنووس ئەمڕۆ تەقریبا کۆمەڵێک ڕۆژنامەنووس گربوونەوە داوای زەویان کردبوو کەوەکو فەرمانبەرانی تر زەویان پێ بدرێت وەکو سندیکای چ کراوە لەمە حەقی خۆیانە ڕۆژنامەنووسان ئێمە لەم بارەیە یاداشتێکشمان داوەتە جەنابی سەرۆکی حکوومەت زوانە بڵێ لەسەر ئەو بابەتەش و پێشتریش کۆمەڵێکی زۆر ڕۆژنامەنووس دەیان کردووە بەڵام لێرەش کاکاکیم گرفتێکەیە مەسەلەن سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان نزیکەی 3 بۆ 4,000 پارچەزەوی داوە بە ڕۆژنامەنووسان دیسان بەشێکی کەمی ڕۆژنامەنووسانی فعلی و واقعی کە کاری ڕۆژنامەنووسیەکەن بەهرەمەند بوون خەڵکێکی زۆر کە پیشەکەی ئیشێکی ترە هاتووە لەنا ئەم قایمەیە خۆی بینێتەوە زەوی وەرگرتووە سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز سەرنوور حسێن ئەندامی ئەنجومەنی سندیکای ڕۆژنامەنووسان کە لەم بەشی بەرنامەکە لەگەڵمان بوویت بەشی یەکەم